ئەمە بۆ ئیسلامیەکان ئێمە لەسەر سیستم و ڕەوی خۆمانە ڕووین. یەکەم وەکو ڕەوتێکی ئیسلامی، زەمینەیەکی فکری، عەقائیدی، پشوو درێژ، پەروەردەکار، خەڵکی خۆمان پەروەردەکەین. ئەو بارودۆخانە هەرچەند ئەحداث بێتە پێشەوە، کاریگەری لەسەر ڕەوتی پەروەردەبوونی ئێمە نابێت. ئێمەمانوێت بە تەوازۆن خەڵکەکەی خۆمان پەروەردەکەین، نامانوێت حاقد دەرچێ، ئەمانوێت لە ناخی خۆیان تەزکیەی نەفسی خۆی کردبێ، لە ئەخلاقیا پارسەنگ بێ، لە بانگەوازیا پشوو درێژ بێ، لە هەڵگرتنی پەیامی خوایە بە جورئەت بێ، بەرچاوی ڕۆشن بێ، منجەمنج لە مستەڵەحاتەکانیان نەکا، باوەڕی بەوە هەبێت کە دارالکوفرە کوردستان دارالکوفرەی گۆڕێتەوە بە دارالئیسلام، پشوو درێژانەش ئیشی لەسەرەکە. ئێمە وەکو ڕەوت ئەم زەمینە فکری ئەم مەدرسەیە پارێزگاری لێکین و خەڵکی لەسەر پەروەردەکەین. لە بازنەی دوو هەما لەگەڵ ئیسلامیەکانی ترە وەکو ئەهلی حەل و عەقد داوامان لێکردوون وەرن بە ئەهلی حەل و عەقد دروستکەین، بە شەرتێ لە پەرلەمانە نەبوو بینە چوویتە حکوومەتیشەوە. ئێمە ئەو چڵکنانە وەرناگرین کە چڵکن بوون لەوێ، بەڵام خەڵکەکەی تر ئەتوانین ئەهلی حەل و عەقدەکەدا بمەزرێنین بە هەمومان. صفەتی ئەهلی حەل و عەقدیش ئەوەیە کە لە زمانی سەیدنا ئەبوو بەکرەوە هەتا ئەم سەردەمەی ئێستا لە سێ پۆل پێکهاتوون. ئەوەی ئەهلی ئیجتیهاد و فتوا و علمی شەرعین کە ئێستا ئەهلی ئیجتیهادەکە کە ماڵێن ئەهلی فتوا و علمی شەرعین، ئەوانەی کە ئەهلی نەزەرن لەم سەردەمای ئەشێ بڵێن ئەوانەی بیرمەندی سیاسی، ئەوەی ڕۆژنامەوانێک، ئەوەی شیکارێک، ئەوەی واقعەکەمان پێ ئەناسێن لە ڕووی سیاسیەوە، سێهەمانەی کە ئەهلی نفوزن، ئەهلی نفوزە عەشرەتی هەیە، ئەهلی نفوزە 200 گەنجی هەیە، ئەهلی نفوزە مەلایەکی کاریگەرە، ئەهلی نفوزە پەیجێکی هەیە و کاریگەرە 200,000 لایکی هەیە. ئەوانە هەمووی ئەهلی نفوزن، ئەوانەش ئەبنەوە بە ئەهلی حەل و عەقدەک. لەبەرەوە ئەوەکو خەتی یەکەمی مستەقیم ئێمە پەروەردەکاری لەسەر ڕەوتەکە ئەەکەین بە ئیزنی خوای گەورە. دووهەمیش وەکو خەڵکی ئیسلامی دەستمان لەگەڵ دەستیانە و تەئیدی هەموو مەشروعیانەکەین و داواشیان لێکین لەم ئەهلی حەل و عەقدەیە کۆبینەوە، چونکە حیزبایەتیەکە فەشەلی هێناوە. لە ساڵی 1961 مامۆستا سەدیق عەبدولعەزیز بەیعەتی داوە بە سوبحی داودی لە مزگەوتی پاشا لە هەڵەبجە 1961. ئەمە جارێ 58 ساڵە ئەم حیزبە لەسەر ئەم ئەدەبیاتە حازریش دروست بووە، چونکە ئەدەبیاتێکی بە حازری بۆ هاتووە، هەروەکو چۆن ئەدەبیاتی حیزبی شوعی هات بۆ ڕەفیق چالاک و ساسۆن شلۆمۆ دەلال و فەهد و ئەوانەی کە حیزبی شوعیان لە 1948 دروستکریا پێشتر کە هەبوون، ئەمانش بە هەمان شێوە ئەو حیزبە بە حازری هاتە بەردەستیان، بەڵام هەتا ئێستا یەکگرتووش مەشروعێکی ئیسلامی پێ نییە. بەڵێ پەروەردەی ئەخلاقی پێ، بەڵێ پەروەردەی خێزانی پێ، بەڵێ دید و تەسەوراتێکی ئیسلامی پێ، بەڵام مەشروعێکی سیاسی ئیسلامی وەکو حەماسی پێ نییە کورد چۆن ڕزگارەکە. بەلاکەس هەر تەسلیمی شێکات و بەموو بوو. کۆمەڵژەوە ئێرانیزمە هیچ شتێکی چاوەڕێ لێ ناکرێکە بڵێن وڵا ئێران مەشروعێکمانەداتی بۆ ڕزگارکردنی کورد. لەبەرەوە کۆمەڵ ڕەقەمی ئێرانەوە ئێمە مەئیوسین لەوە و ئەوەش قەناعەتێکە بۆمان دروستوە لە مەدای ئەو هەموو ساڵە توولانیانە، چونکە من لە ساڵی 1982 لەگەڵ مامۆستا عەلی باپیر چوومە ئێران 1982، یعنی ئێمە ڕحلەیەکی توولانیمان لەگەڵ یەکتر هەیە، 35 ساڵمان پێکەوە بردووەتە سەر. هی ئەوەش نییە کە بڵێم نایناسم، خەت و خەتوتەکانیشی نازانم، بەس ناشمەوێ هەندێک ناو هەر بڵێمەوە و دڵنیاشم لەو ڕۆژە لە ڕۆژان مامۆستا عەلی باپیر خوا نەخواستە شتێکی لێبێ حاجی بیلالە خەنە شوێنی، چونکە دەمێکە ئێران بەدائیل دروستەکە بە مامۆستا عەلی باپیر. خەتی سێهەممان دائیرەی سێهەم، دائیرەی یەکەم ستونیە هی خۆمانە، هی ڕەوتەکەمانە، دائیرەی دووهەم ئەهلی حەل و عەقدەکەیە، دائیرەی سێهەم بازنەی نیشتیمانیمان. ئێمە وەکو ئەو خەڵکە لە کوردستان هاژین، ساحەیە مەساحەیەکی کوردیە، ڕازی نەبووین بەوەی ئومەمی بین، نە لەگەڵ ئیخوان مسلمین و نە لەگەڵ قاعیدە و نە لەگەڵ دەولەش. خۆمان کوردستانیانە بیرمان کردوەوە و کوردستان ساحەی هەمومانە، پێویستی بە ڕەنجی هەمووشمانە، هەمووشمان ڕەنجی تیا بدەین. هەر هێشتا مەجال ماوە بۆ ئەوەی کە خزمەت زیاتر بکرێ. ئەو واقعەش کە ئێستا بەسەر پارتی وێچێتی هاتووە بە دەرەجەی ڕئیسی، بەسەر کورد هەموویە هاتوو. ئێمە پێمان خۆش بوو پارتی وێچێتی زەلیل ببن، ڕەسوا ببن، هەڵواسرن بە عەمودی کارەبای وەکو نەجیبوڵڵا، سەریان خوێناوی ببینین و وەکو بکەونە ژێر پێی خەڵکی وەکو قەزافی.
بەڵام بەدەستی شعبەکە خۆی نەک عەبادی بێ بڵێ زەلیلتانەکەم بەسەری مەسعود بەرزانی بەسەری مەسعود بەرزانی تەسلیم بە باوکی ئەویش ناکەین. چێ زۆر تاوانبارە لە کوردستان ئێمە تەسلیم بە هیچ کەسێکی ناکەین، چونکە ئێمە ئەو شەرافەتمەندەوە ئەو کورد و جوامێرێتی باب و باپیرانی خۆمان هەڵگرتو. ڕاستە ئەو خائینانە تەسلیمیەکەن، بەس ئێمە لەسەر ئەم دینە پەروەردە بووین و لەسەر ئەخلاقی باب و باپیرانی خۆمان ئێمە تاوانبارێکی کورد هەرچەند تاوانبار بێ لە لای ئەمریکاش نە بە ئەمریکا و نە بە ناتۆشی تەسلیم ناکەن ڕۆژە لە ڕۆژان. ئێمە ئامادەین وەکو مەلا عومەر دەوڵەتەکە لە ناو بچێ، بەڵام بن لادنی تەسلیم نەکرد. ئەمەشە کە ئەمێنێ ئەم قیەمەیە کە ئەبێ پێوەی پابەندوین. لەبەرەوە لەسەر مەدای کوردستانیش وەکو مافی کوردیش هەرچەند نشستی بێ بەسەر کووردا بە حەول و قووەتی خواشانیە دەینەبەر لەگەڵ عەلمانیەکان لەگەڵ ئیسلامی لەگەڵ هەرچی کەسێکە بە شەرتێک دڵسۆزانە ئیش کاتۆ بۆ ئەو میلەتە بەس لێی ببینین، بەڵام بە تەکیدێ مەشان نادەینەوە بەر ناڕۆین لەگەڵ مەشروعی ئاشتی هەورامی و گەجەر و گوجەرێکی تری سەر زیندان و جەلادانێکی دژە تیرۆر و کە دژ بە ئیسلام دروست بوونەتەوە. بەڵام لە مەشروعێکی کوردستانی و یەکێکی وەکو گۆڕان کە مەشروعەکە تەقدیمەکە بە تەکید لەگەڵ یەبین و تەئیدی ئەوەژەکەین کە حکومەتێک دروست بکرێ قاعیدەیەکی پانوپۆرتری هەبێ بتوانێت ئیدارە با بڕێوە و بشتوانێت مخاتەبە بە جورئەتیشەوە مخاتەبەیەک بەغدا بکە. ئەو زەلیلیە ڕاگرێ، ئەو حەدی زەلیلی